ڤایرۆسی کۆرۆنا هیچ کاریگەریکی لەسەر کەمی خۆراک و بەرزی نرخ دروست نەکردووە. شتومەکەکان زۆرن. فرۆشیارانیش دەڵێن وەک ڕۆژانی ئاسایی هەموو شتێک زۆرە. وڵی بازار ئاساییە، یەک شت گران نەبووە، شت وە خۆی وایە. حەچی شتێک دێوەرە بن بدەمێ. یەک فلسیشی نەچۆتە سەر و بەعکسەوە بگرە دۆلار دابەزە شتیش بەرەو دابەزینە. هەر وەک چۆن نرخی خۆراک و پێداویستی ڕۆژانی هاوڵاتیان لە سلێمانی جێگیرە وە سەوزە و میوەش ڕاستە. وەکو دوکاندارێک فەرمو باسێکی نرخەکانمان بۆ بکە. وەڵای نرخی هیچ نەگۆڕاوە، نرخ چی گۆڕاوە؟ نرخ هەموو شتێ ئاساییە، ئەرگانگە دوێنێ چۆم نەبەشەر وایە. چی کڕیتەوە؟ بە چەند؟ بە 500. پێشتری شەر بوون؟ بەڵێ. هیچ کێشەیەک نییە. هیچ کێشەیەک نییە. بازار بەجێ دێڵین و دەچینە لای بەرپرسانی شار و پرسیار دەکەین سەبارەت بە نرخ و پێداویستی و ڕێگەکانی چاودێریکردنی بازار. ئاوات محەممەد لە دیوانی قایمقامەت لە پاڵ ڕایکردنی کاروباری هاوڵاتیان تەئکیدی کردەوە هەموو ڕێگاکانی زیاتر پاراستن و چاودێریکردنی بازاریان لە ئەستۆیە. لێرەوە هەموو لایەک دڵنیا ئەکەمەوە کە هیچ شتێک نییە مای ترس و نیگەرانی بێت سەبارەت بە نرخی کاڵا و پێداویستی ئەساسیەکان سەبارەت بە نرخی سوتەمەنی و ئەمڕۆژ لیژنەکانمان ڕاستپاردووە بە دوواداچوونی وردکەن هەم لە بازاڕەوە هەم لە وێزگەکانی سوتەمەنیە. خۆشبەختانە ئێستا پێیان ڕاگەیانم لە ڕێگەی لیژنەکەمانەوە کە وێزگەکانی سوتەمەنی قەرەباڵغیەکی کەمتریان پێوە دیارە. هەندێک وێزگە هەیە 2 ئۆتۆمبیل بۆ 3 ئۆتۆمبیلی لێ و بڕی پێویستی سوتەمەنی و بانزینی شێ لە وێزگەکانە لە عەمبارەکانە و نرخەکانی وەکو خۆیەتی. شانبەشانی حکوومەت کەرتی تایبەتی بازرگانی کە ڕەنگڕێژەکەی لەم بینەیەدا دادەڕژرێت دەڵێن هەموو پێداویستێکی خۆراک زۆرە و بازرگانەکانیش بەردەوامن لە جموجۆڵی بازرگانی. ئەتوانم بڵێم هەموو گەنجینەکانی شاری سلێمانی پڕ بۆ نەموادی خۆراکی. ئیستا حالێن ئەزمەی مەغزەنە لە شاری سلێمانیە کە جێگانیە کاڵەتیادا بنێن. لەبەر ئەوەی خواردنی ئەتوانم بڵێم ساڵێک هی شاری سلێمانی لە ناو مەغزەنەکانە هەیە حاضر هەیە و هیچ کێشە گرفتێکمان منسۆن موادی خۆراکیەوە نییە. لەسەر حدود 1360 کۆنتێنەر موادی خۆراکی کە بڕەکەی کاتە 30,000 تن موادی خۆراکی لەسەر حدود ڕاوەستاوە چەند ڕۆژێکە کە ڕێگای پێ نەدراوە و 2 بەرامبەر 3 بەرامبەری ئەوەش لە مەدەر عەباس موادی خۆراکی و لە باخیرەکانە ڕاوەستاون بار ناکەن لەبەرەوەی لێرە داغڵنەوە سایەکان نەیانەوێت لێرە بمێننەوە و داغڵ نەبێت. بە چواردەورماندا نەخۆشی کۆرۆنا بڵاوبەتەوە شەڵەژانی دروست کردووە تا ئێستا ئەم بارودۆخە لە سلێمانی ئاساییە. ڤایرۆسی کۆرۆنا لە ڕۆتەن دروستەکەەوە کاریگەریەکەی تەواو لەسەر جیهان دەرکەوتەوە بەڵام ڕوە ئابوورەکەی و بازرگانەکەی هیچ کێشێکی دروست نەکردووە. حکوومەتش دڵنیایی دەدا بە هاوڵاتیان کە لە ڕووی بازرگانی و ئابووریەوە ناهێڵێت هیچ قۆڕخکاریەک لە بازار دروست ببێت. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.